بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش بیت هیویا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دنهاتینە دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامێ کوردی تۆڕەبوون و دەرئەنجامên تۆڕەبوونê تۆڕەبوون و دەرئەنجامên تۆڕەبوونê وەک چەمک و پێناسە کارێ بسپۆرên بوارێ دەرونیە کە بەحث ئلسەرڤی چەمکەی بکەن بەڵام وەک دیاردە چل ئاستێ تاکی بیتن یان ژیل ئاستێ کومەڵگەهێ بیتن زۆر بەشمە ئاساوار و دەرهاوێشتên wê ادبینین اجیانا خویا روزانەدا لەوڕا مەژی ئتناوا خەلەکە بەرنامێ بە کوردیدا دێتیشکێ خینە سەروی تەوەرەی و بەحسا تۆڕەبوون و دەرئەنجامên تۆڕەبوونێکەین بامسەی بەڕێز زۆر بەخێر بێ و مەدوێتن ئەم ڕاستە خۆ بچینە سەر تەوەرێ خۆ کە بزانین قورئانا پیرۆز وەک سەرچاوەکی سەرەکی وەرگرتنا ئاینە ئیسلامێ چەوە بەحسا مژارە تۆڕەبوون و دەرهاوشتی تۆڕەبوونی کریە بەناوی خوای گەورەی میهرەبان پێغەمبەرانیش درودی خۆیان لەسەر مرۆڤن کەواتە ئەمە حەقیقەتێکی قورئانی بوو کە مرۆڤن بە مرۆڤ بوونەکەیان ئەوانیش تووشی تووڕەبوون بوون هەندێکیان ئەوەندەی کە لە قورئان سروش تووشی تووڕەبوون بووینە یان وەک دەرس و وانە کە بۆ ئێمە بدەن ئەتوانین بڵێین هەردووکێتی بەڵام لە ڕاستیدا بەشێکیشان وەکو سروشتە مرۆڤ بوونەکەیان ئەمە چیمان پێ دەڵێ ئەم یعنی من بن بۆچی ئەوە دەستم پێ کرد ویستم لە شوێنێکەوە دەست پێ بکەم بڵێم تووڕەبوون هێند خراپە تەنانەت ئەگەر ئەو کەسە پێغەمبەریش بێ درودی خوای لەسەر ئەو کەسە پێغەمبەریش بێ ئەگەر تووڕەبوو تووشی هەڵە دەبێ بەهۆی تووڕەبوونەکەی یعنی کۆمەڵە شتێک ئەنجام دەدا یا کۆمەڵە قسەیەک دەکات کە ڕەنگە لە چوارچێوەی پەیامەکەیدا نەبێ نمونەمانەیە خوای خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێ کاتێکە گەلی موسا یا قەومی موسا لە فەرمانەکانی ئەو ڕێنماییەکانی موسا دەردەچن و بە قسەی ناکەن دوای دەگەڕێتەوە بۆ لایەن کە دەگەڕێتەوە بۆ لایەن دەبینی ئەوانە لە چۆپاسی خوداپەرستی و چوونەتە مەسەلەیەکی تر و چوونەتە ئاستی پەرستنی گۆلک و چوونەتە ئاستی پەرستنی غەیری خوددا بۆیە خوددا دەفەرمێ وەلەممە ڕەجع موسى إلى قومه چۆن گەڕایەوە کەیفە غەضبانە ئەسیفە لەسەر ئەم دوو شێ بوەستە غەضبانە وەکو چۆن لەسەر شێوازی فەعلانە یعنی پڕ لە تووڕەی کە ئەمە پێغەمبەرە پڕ لە تووڕەی کاتێک کە موسا دەگەڕێتەوە پڕ لە تووڕەی یەکسەر خوددا لە پشتێوە دەفەرمێ غەضبانە ئەسیفە نەتیجەی هەموو غەزەبێ سەرێکی ئەسەف لە لای ئەوە باشت گوت یعنی لە نەزەری ئێمە ئەسەف یعنی پەشیمان بوون ئاسیف لە ڕاستیدا لە قورئاندا ئەسیفە یعنی حەزین حزن بۆ ئینسان دروست دەبێ بۆ چونکە هەموو جا کورد دەڵێ لە دوای تووڕەبوون پەشیمانیە ئەو پەشیمانی کە ئینسان پەشیمان دەبێتەوە اینجا چی دەست پێکە قۆناغی خەفەت بۆ وام کرد لەبەرچی وام گوت لەبەرچی ئەم قسانم کرد یعنی کەواتە خوددا بە دووشە لە پاڵ یەکتردا فەرمووی ولما رجع موسى إلى قومه غضبان أسفا يعني پڕ لە تووڕەیی بەڵام نەتیجەکەشی دوجار چۆن دەڵێ حوزنێکی بۆ پەیدا دەکە بۆ چونکە کە دێتەوە چ دەڵێ یەکەم شت بە قەومەکەی خۆی دەڵێ قال بئس ما خلفتموني من بعدي يعني خراپترین شێوە ئێوە جێنشینی منتان کرد کاتێک ئەمە قسەیەکی توندە بە قەومەکەی خۆی دەڵێ لە کاتێکە هەموو پێغەمبەران نێردراون بەچی قسە بکەن بە نەرمونیانی قسە بکەن باشە کەواتە ئەلێرە بۆ دەرەکەی ئەمە جۆرێکە لە سروشتی مرۆڤ کاتێک کە تووڕە بێ قسەکانیشی تون دەبێ کاتێک کە تووڕە بێ قسەکانی تون دەبێت کە تۆ بڵێ بئسەما یعنی بە خراپترین شێوەیەک ئێوە لە دوای من هەڵسو کەوتان کردووە ئەوجا وألقى الألواح ئەلواح ئەو لەوحانەیە ئەو پارچەشتانەیە کە وحی لەسەر نووسیوەتەوە کە ئەو لەوێ وحی وەرگرتووە لە خوددا لەسەر ئەم لەوحانە و هێناوێتیوە تووڕەبوون وای لێ دەکا وألقى الألواح یعنی فڕیدا لە تووڕەبووندا ئەمەش هەڵسوکەوتێکی دیکەیە کە تووڕەبوون بە مرۆڤی دەکە ئەوجا چی بەجێهێشتووە ئاگاداری ئەم قەومەوێ براکەی خۆی چی پێ دەڵێ بە براکەی خۆی وأخذ برأس أخيه يجره إليه تۆ ئەم دیمەنە بێنە بەرچاوی خۆت یعنی ئەگەر بزانە تووڕەبوون چی لە ئینسان دەکا ئەگە پێغەمبەریش بێ ئەو کەسە موسا بێ سەلامی خوای لەسەر موسا چی لە برای خۆی دەکا لە هاڕون وأخذ برأس أخيه سەری براکەی خۆی کرد يجره إليه ڕای دەچێشێ لە چۆ ڕای چێشا و حتما دوای دەرەکەوێ ئەڵێ يا ابن أم لا تأخذ بلحيتي ولا برأسي يعني معنی لەسەر و لە ڕیشەوە ڕایە چێشێ ئەمە بەڕاستی حاڵەتێکی زۆر ناسروشتیە بۆ چونکە غەضبانە چونکە تووڕەیە باشە ئەگەر پێغەمبەر لە مەرتەبەی پێغەمبەراتی یعنی کارتیکردن دەرونێوی نەهێتەکردن ئەرێ کەسێکی ئاسایی دێ چەوە کارتیکردن زاڵبی سەر تووڕەبوون ئەمە وانەکەیە بۆ ئێمە ئەمە وانەکەیە بۆ ئێمە چونکە پێغەمبەرانیش مرۆڤن
ئەوانش حاڵەتی حوزنیان بەسەردێ ئەو خوددا ئەومان پێ دەڵێ کەواتە دەرسێکە بۆ ئێمە کە تۆ هەمیشەوا دەڵێن فلانە کەس ئاگال لە خۆت بێڵە کاکە من ئاگام لە خۆمە و پێویست ناکە ئەخاڵی کاکە پیاوی زۆر گەورەی لە تۆ گەورەتر لە هەمان شوێنە تووشی گرفت بوو ئەمە مانای چییە بۆ ئەوەی کە وریای کەیتەوە بزانێ زۆر چۆن دەڵێ لە خۆبایی نەبێ جا مەستمەوە بوو کە جێڕانەوەی ئەمە لە لای خودداوە بۆ ئێمە دلیل لەسەر ئەوەی کە موساژبی سەلامی خۆی لەسەر ئەگەر تو ڕەبووی حوزنت بە دوادا دێ ئەو جا هەڵسوکەوتی ئاها دەکەی دەرهاوێت خراپدا کەواتە وأخذ برأسي أخي يجر إليه ئەمە چی دەڵێ خوددا لە قورئاندا جارێکی دی هەر لەباری موسا دوای کە هێمنە بێتەوە چۆن باسی هێمن بوونەوەی موساکە خوددا لە قورئاندا دەفەرمێ وەلەما سكت عن موسى الغضب ولما سكت عن موسى الغضب غضبك بو بفاعل يعني شي اگه پیشو پاشی بخیتو بوی در کەوێت بعربي يعني ولما سكت الغضب عن موسى معنی وای لێ دێتەوە ئەمە چی دەڵێ يعني ئەڵێ ئەوە موسا نەبوو بێدەنگ بوو ئەوە تووڕەبوونەکە بوو بێدەنگ بوو يعني بیکەی بە کوردی چ دێ ئاەتەکە يعني ئەو کاتەی کە تووڕەبوون بێدەنگ بوو لەسەر موسا کەواتە ئەوە موسا نییە لە کاتی تووڕەبووندا قسە دەکە ئەوە تووڕەبوونەکەی قسە دەکە تووڕەبوونش قسەی خراپ دەکە بۆیە ئەو کاتێک کە تووڕە دەبی و قسە دەکەی ئەوە تۆ نیت ئەو نەزیرە نییە کە لە کاتی هێم نییە لەو تووڕەبوونیا بۆی دەڵێن حیوار و گفتوگۆ پێوەری عقلی من و تۆ دەرەخەو عقلی هەر کەسێکە لە حیوارە بێ عقلی دەرەکەوی ینی دەرەکەوێت ڕادێ عقلی چۆنە دەڵێن تووڕەبوون پێوەری دەرخستنی ئەخلاقی ئینسانە بۆچی لەبەر ئەوەی لە کاتی تووڕەبوونا قسەی وا بە زمانیا دێ ئەڵێ کورەمە فلانە کەس بۆی لات و ئەمە قسە ناشرینیانە چیە دەیکە ئەمە کەی ئەوە ئەمە ئەو نەبوو ئەی باشە فعلەن ئەمە ئەو نەبوو کەواتە چێ قسە دەکات تووڕەبوونە قسە دەکات مانای وایە تووڕەبوون خدا وای وەصف دەکات زۆر جوانی وەصف دەکات لە قورئاندا وای وەصف دەکات کە ئەنەهو کائینێکی ترە لەسەر زمانی تۆ ئەو قساکە تۆنی باشە دەرهاویشتن vê تووڕەبوونی دەمات حاڵەتی تووڕەبوونی هەر سوکەفتێکە خەلەت یانیانە شیرین بکەتن ئایا دەف خودیژی هێتە حسابکردن بەدڵنیایی خەڵک تووڕە دەبێ کە تووڕە دەبێ کەسێ دەکوژێ ئەی ئەوە ئەڵێن لەبەرەوەی تووڕە بوو لی خۆش بن قەدوا ناڵێن کەواتە تووڕەبوون کارێکە مرۆڤ دەیکە بە دەرەنجامەکانیشی لی دەبێتە حمولی بکە جای بینەوە سەر ئەوە لە قورئاندا باسکردنی تووڕەبوون بە شێوازێک کە جۆجە باسی تووڕەبوونی خودداش دەکە جا پرسیارێکی ڕەوایە خوددا لەیسە کەمیثلی شەی خوددا وەک من و تۆ نییە کە دەڵێن خوددا تووڕەبوو مەیهێنە سەر شێوازی تووڕەبوونی من و تۆ ئەوە یەک بپیوین ڕاستە دوو مەڵێ خوددا لە ئینسانەکان تووڕەبوو چونکە خوددا مرتبەی خوددا بەرزتر و بڵندترە لە ئینسانەکان خوددا خاوەنی ئینسانەکانە دروستی کردوون نایەتە ئاستی ئەوان لەیان تووڕە بێ ئەم تکارین بێژین تووڕەبوون غەریزەیە خودایژی غەریزە نینە بەنەوعیتر بڵێ یعنی گەشتمە ئەوەی کە خوددا گەورەترە لەوەی لە مرۆڤ تووڕە بێ بەڵام لە کردەوە خراپەکانی مرۆڤ تووڕێ ئەبێ ئاگداری ئەو بین کەواتە ئێمە تووڕەبوونەکانی خوددا کە لە قورئاندا تەماشات کرد خوددا عەزیمە گەورەیە لە ئینسانەکە تووڕە نییە بەس لەو کردەوەی نمونەیەک تۆ بڵێ یعنی موسا سەلامی خۆی لەسەر کە خو تووشی ئەو تووڕەبوو نەبوو چ دەڵێ بە قەومەکەی خۆی یعنی دەترسێت تووشی چی بن دەڵێ ئەن یەحیل عەلەیکم غەضەب من ڕەبیکم لەوانەیە ئێوە تووشی تووڕەبوون و غەزەبی خوددا ببن ینی کەواتە غەزەبی خوددا لە چییە بەچی فأخلفتم موعدي کەواتە خوددا لێرە تووڕەبوونەکەی لە ئینسان نییە ئینسان بچووکە لە چاوی خوددا چاوەکو خوددا لە ئینسان تووڕەبێنە فأخلفتم موعدي کەواتە هەر بەڵێنێک ئەمە لێرە چیمان بۆ دەرکەوت خوددا تووڕە نییە لە من و تۆ خوددا تووڕێ لە چەند صیفاتێکی خراپ ئەوێت چه جوداهیەکە یەکەر ئەس بێژم خوددا تووڕێ کار و کریارت من نەک من بەروێ چەندێک کە خودی مەستەڕش بێ چەندێک باشە ئەو کار و کریارت مرۆڤ کرد مرۆڤ هەر ئەنجام نادەتن هەر مرۆڤ نینە بە کەواتە لێرە ئەگەر من لە ذاتی تۆ تووڕەبم ئەوەتە تۆ مووقع و مەرتەبەت لەگەڵ منە چۆن دەڵێ کەوتە ئاستێکی خراپ بەس ئەگە بڵێم لە کردەوەکانت تووڕەم کاتی ئەو کردەوەیەت نەکرد و نەما ئیدی من لەگەڵ تۆیا هیچ مشکلەم نەمایەوە کەواتە بۆیە خوددا ڕقی لە فعلە ڕقی لە فاعل نییە ئەمە گرنگە خوددا ڕقی لە کاری خراپە ڕقی لە بکارەکەی نییە هاتایە بۆ چونکە بکارەکەی ئەو ڕۆژەی تەوبە دەکا و پەشیمان دەبێتەوە لەو کارە و کاری باش دەکا خوددا بۆیە ئەڵێن خوددا
فلانە کەسی خۆش دەوێت خدا ڕقی لە فلانە خۆی ئینسانەکە کاری باش بکات خدا لەبەر کارە باشەکەی خۆشی دەوێت کەواتە بچینەوە سەر ئەو خاڵە کەواتە یەکێ لەو کارانەی دەبێتە مایەی ئەوەی کە خدا لە خۆمان تووڕەکەین باوا بڵێن بە کوردێکی ئاسان چییە؟ یەکەم فەئەخلەفتم مەوعیدی هەر ئینسانێک وەکو موسا بۆی جێڕێنەوە سەلامی خۆی لەسەر هەر ئینسانێک بەڵێنی نەبردە جێگا موسا دەفەرمێ ئەن یەحیل عەلەیکم غەضەب من ڕەبیکم کەواتە کەی ئێمە خدا لێمان تووڕە دەبێ ئەو کاتێ بێبەڵێنی دەکەین کەواتە هاوڕێ لەگەڵ هاوڕێ ئینسان لەگەڵ ئینسان هاوژین لەگەڵ هاوژین حکوومەت لەگەڵ خەڵک پەرلەمانتار لەگەڵ خەڵک وەزیر لەگەڵ خەڵک بەڵێنی بێبنەما نەدە بەڵێ ئەنجامدانە تۆڕەبوونە خودێ دەرهاویشتێت پێ چاوانە ئەم چاوە دەزانی خودیشمە تۆڕەیە بەڵێ بەوەی کە خدا خۆی باسی کردی ئەمە بەڕاستی نەمان دەزانی خدا ئەم کارین بژین ئەگەر کەسێکی تۆڕەبوونیدا کارێکی خەلت کرد دیفدا کارێکی خەلت سەریوی هات بژین ئەوە تۆڕەبوونە خودی بوو سەروی نە ئەوە بیما کەسەبەت ئەیدیکم ئەو خۆی تووڕەبوو ئەو ئینسانە خدا کاری خراپ بەسەر کەس ناهێنێ ئینسانەکە کە تووڕە دەبێ کارێکی خراپ ئەنجام دەدا کاری خراپی ئەنجامدا خۆشی تەحملی دەکە دوو کە بزانین ئێمە ینی ئەمە خدا خۆی ڕێنماییمان دەکە کەواتە لەوە لە قسەکەی موسا سەلامی خوای لەسەر بۆمان دەرکەوت یەکێ لەو شتانەی دەبێتە مای تووڕەبوونی خدا بێ بەڵێنیە کە موسا باسی کرد دوو خدا دەفەرمێ کولوا من طيبات ما رزقناكم ولا تطغوا فيه فيحل عليكم غضبي ئەوەش بۆ گەلی کورد بەتایبەت زۆر باشە ئافەرمێ ئێوە ئەم هەموو ڕزق و ڕۆزیەی کە هەتانە بەڵام فلا تطغوا فيه یعنی چی بەمانە کوردیە زۆر ساکارەکە یعنی ئێوە بە فیڕۆی مەدەن نەگاتە ئەو ئاستەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەمیشە وەزارەتی شارەوانی پێمان دەڵێ ڕۆژانە لە هەرێمی کوردستان 8,000 زیاتر 8,000 تۆن ئێمە خاشاک و زبڵ کۆ دەکەینەوە لە 150 واتە ڕۆژانە 4,000 تەن خواردن فرێت ئەوە ئەفەرمێ ولا تطغوا فيه فيحل عليكم غضبي خدا لەم کردەوێت تووڕێ ئێمە کە بزانین تووڕێ بابین عیلاجیکەین بابین خواردنی زۆر نەکەین و زۆریش فرە نەدەین هەروەها خدا لە قورئاندا فەرمووی لە چی تووڕێ بزانە ژن و مێردێک کە ئەوەی مولعانە دەکەن و ئەو دەڵێ ئەو خیانەتی کرد ئەو دەڵێ ئەو خیانەتی کرد خدا لە قورئاندا دەفەرمێ والخامسة أن غضب الله عليها إن كان من الصادقين ئێمە چی لەمە فێر دەبین لەمە فێر دەبین غەزەبی خدا لەو شوێنە دێت ئەگەر من شایەدی درۆمدا ئەو لە باسی شایەدی درۆیە قسەیەک دەکەی شایەدی دەدەی شایەدیەکە درۆیە کەواتە هەموو ئەو کەسانەی شایەدی درۆ دەدەن لە کاتێکا کە حکوومەت پێویستی بە شایەدی ئەوانە یا کەسێک پێویستی بە شایەدی ئەوانە ئەوە ئەبێ بزانن ئەن غەضەب الله عەلەیه چونکە ئەو کاتە ئەم صیفەتە ئەبێتە مایە ئەوەی کە ئەو چۆن دەڵێ خدا لەم صیفەتە تووڕێ اینجا خدا کە سوورەتی فاتحە کە 17 جار بەلای کەمە موسڵمانی نوێشکەری خوێنێ غەیر المەغضوب عەلەیهم هەر نەڵێ ئەوە یەهودە ئەوە کاتی خۆی بۆچی گوتراوە تایبەتە بەوان لەبەر ئەوەی علمیان هەبووە بە حەقیقەت و جێبەجێیان نەکردووە کەواتە زانایان لەم وشەیە چی دێنن دەڵێن مەغضوبی عەلەیهم بۆ هەر کەسێکە علمی بە شتێک بوو پێچەوانەکەی کرد زانی گەندەڵی خراپە ئەیکا ئەوە مەغضوبی عەلەیهە لە لای خدا ڕقی لەو بەڵام ئەگەر گۆرەی تەفاسیرە تەماشا بکەین بیشتن بەحسا یەهود و نەسارای ئەفچەندە لەبەر چی وایان گوتووە ئەوە باشە کە ئەبێ ڕوونی کەیتەوە حتا ڕۆژی قیامەت مەغضوبی عەلەیهم هەر یەهود نییە بە بەڵگەی ئەوەی ئەو ئاەتانی ئێستا باسم کرد ئەو بۆ مسلمان نییە فيحل عليكم غضبي فأخلفتم موعدي وأن غضب الله عليها ومن يقتل مؤمنا متعمدا فعليه غضب أو صفة كبيرة سر هر كس أو كاتا بس أو كات بوشي أوان قلتوا أنا يهود أزاني أم بيغمبر حقا أزاني أم حقيقته بقسيناك ظال بچه دا قلتري ظال بهر كسيك دا قلتري كارك بكا وعلمي بينبي ببيع علم كاربكا ببيع علم كاربكا وكشون للقرآن دا دبيني يعني موسى خوي دا فرمي الله فعلتها إذن وأنا من الضالين الله نبو بياود كشت الله فعلتها إذن وأنا من الضالين يعني موسى بود الله من ظالم چونك كاريكي كرد ببيع علم أنكو مغضوب ولا الضالين يعني نمرج همو جار بيواندي بابت عبادت وانكو بابت عقيدة وهذا زور راستا هر كاريك علمت فيه هبو أم كاره خرابة ونابي بيتا كردن بتعبت كومالجي إيما للروي عيني وقصي بوبكي أزان درو خرابة أشيكا أو مغضوب عليه أبيني أجر نزان درو خرابة وبيكا أبي بطال
کەواتە باسەکە ئەلێرە ئەمە جۆن لە تەفسیرەکانە ورد کراوەتەوە کەواتە من مەبەسم لەم خاڵە چی بوو لەم خاڵە ئەوە بوو خۆمەم ترسێنین بەچی بەو شتانەی کە دەیزانین و پێچەوانەکەشی دەکەین بزانی درۆ خراپە و بیکەی بزانی گەندەڵی خراپە و بیکەی بزانی دزی خراپە و بیکەی بزانی زینا خراپە و بیکەی بزانی ئەوە هەر شتێک بزانی و بیکەی ئەمە زۆر خەتەرە بەڵام مامۆستا بۆچی جەنابێتە بەحساوی چەندێ ژیناکەتن کە ئەو ئەسباب و فاکتەرت بنە هۆکار بووی چەندێ کە تۆڕەبوونیش دەف خودی مرۆڤی دروست کەتن ئەریوان چەند کارتێکردن هەیە و ئەم قسیل سەر فاکتەرین تۆڕەبوونی بکەین ئەویش ڕاستە کەواتە دەڵێن مرۆڤ لە ذاتی خۆیدا تووڕە دەبێ یان کەسێک پاڵنەرێکە بێگومان پاڵنەر هەیە بەڵام تۆ بڕوانە لە یەک کاتدا دە کەس بێنە لە شوێنێکدا هەر دەمانچوینە بۆ شوێنێکی دیاری کراوە بڵێن هەر دەمانچوینە بۆ دائیرەیەک بۆ فەرمانگەیەک بۆ ئەوەی کە کارێکی خۆمان لەوێ هەیە باوادا بنین بەڕێوەبەر نەهاتووە باوادا بنین تاخیر بوونە لەگەڵ هاتنی و لەم تاخیربوونەیە لەوێ لەم دەکەسە دە هەڵوێستی جیاواز دەبینی هەندێکیان تووڕە دەبێ و جام دەشکێنێ و ڕەنگە دەرگا بشکێنێ و هەندێکی تر ڕەنگە سواری سیارە بێ و سلف بەسەری عیلێدا و مخالفەیە بکە و هەی وای تریشانێ هێ منە لەسەر خۆیە بە شێوازێک بۆ کەناڵی قساکە ئەڵێ ئەمە هەڵەیەکە ئەم دەستگایە ینی کەواتە ئەو هۆکارەی کە دەبێتە مایی تووڕەبوون بۆ هەمومان وەک یەکە بەڵام بۆچی کاردانەوەکەمان جیاوازە کەواتە پەروەردەکردنێکمان پێویستە لە بەرامبەر هۆکار و پاڵنەری تووڕەبووندا هەڵوێستمان چۆن کەسێکی وەک ئیمام شافعی قسەکێت بیشتن هەر کەسێکی تۆڕەبوون هات و تۆڕە نەبوو ئەو کەس مرۆڤێکی نەزانە ئەوە زۆر خراپە ئەو قسەی بەو مطلقی وەربگیرێ زۆر خراپە ئەو کاتە یعنی ئەوە قسەیەکە بیستومە ئەڵێ من ئوغضیبە وەلەم یەغضب فهو ئەحمەق نابێ ئەوە ڕەنگە لە حاڵەتێکە وترابێ ینی تایبەتمەندیەکی هەبوو بێ نازانم وەرحاصل ئێستا ناتوانم بڕیاری لەسەر بم بەڵام ئەبێ لەسەر ئەوە بین کە پێغەمبەر درودی خوای لەسەر خەڵک دێتە لای سێ جار پێڵێت چی بکەم یا رەسوڵ الله ئەوسینی ئەی پێغەمبەری خوددا وەسیەتم بۆ بکە یا بەمانەیەکی تر ڕێنماییم بکە قالە لا تەغضب تووڕە مەبە جاری دووەم لا تەغضب جاری سێم لا تەغضب پێغەمبەر و گرنگیەوەی چەند بە قسەی پێغەمبەر کەواتە مامۆستا بەڕێز پشتی مەزانی کە قورئانە پیرۆز چ شێواز بەحسا تۆڕەبوونی کردیا و جەنابێتە نمونێن پێغەمبەرە بەحەسکردن کە ئەوژی تۆڕەبووینە و دەرئەنجامێت وا چ بووینە نەهان بینە سەروی چەندێک بزانین بانکخوازên ئیسلامی و مەلایەن ئاینی یانکو ئەوێن شێوازێکی گشتی بەحسا ئاینی دکەن و بانگەشی بۆ ئاینی دکەن هەندێک جاران دەبینین گوتارên wan tundin û تۆڕەبوون پێوە دیارە ئەوە چ دگەینیت و فاکتەر چ تشتن بەڵێ یەکەم شت تووڕەبوونی بانخوازان کە هەندێک جار لە هەندێک شوێن هەیە لەسەر مینبەریش هەندێک جار چونکە تۆ ئەبێت تەماشای ئەوە بکەی سەرەتاکانە بێت چی بڵێ یعنی تۆ کە ئەچتە سەر مینبەر خدا داوای لێ کردووی ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن لجا تەماشای ئەم سێ وشەیەکە قورئان بۆ معجزەیە چونکە وشەکان زیاد و کەمی تیانە کە فەرمی بالحکمە نەیفەرموو ادعو إلى سبيل ربك بالحكمة الحسنة حکمت هەر چاکە کە حکمتت بۆ حکمت چیە وضع الشيء في محله شت لە شوێنی خۆی دانی وشە لە شوێنی خۆی هەڵبژێری ئەو پێی دەوترێ حکمت کەواتە حکمت ئەوەندە باشە ومن أوتي الحكمة فقد أوتي خيرا كثيرا بس خدا حکمتت پێ ببەخشێ ئیدی تۆ خێرێکی زۆرت دەستکەوتووە بۆیە حکمت دە پشتیەوە قەت حەسەنە نایە بڵێ بالحکمة الحسنة حکمت خۆی باشە بەڵام مەوعظە ئەشێ مەوعظەی خراپ بکەی مەوعظە جیاوازە لە حکمت یعنی دێتە سەر منبەر نەسیحەتی خەڵکەکەی یا قسە دەکەی ئەم قسەیە بە ناوی وەعزەوە بە ناوی ئێرشادەوە ئەیکەی بۆ ئەوە خدا فەرمی بالمەوعظة الحسنة یعنی ئاگادار نەبی مەوعظەی سەیئەش هەیە بەڵام پیڤەرمان چیە بوو مەوعظەی حەسەنە بزانین ئەمە حەسەنە ئەمە سەیئەیە دەرەنجامەکانی هەموو شتێک بە دەرەنجامەکانی ئەمە خودامان نەبینی بەڵام ئاسەواری دەسەڵاتی خوددا لە مەخلوقاتەکەیە دەبینین کەواتە کەس نازانێ ئێمە ئەو قسانی کە دەیکەین ئەو شتانێکی دێڵین باشە یا خراپە لە دەرەنجامەکەیەوە دەزانی دەرەنجامەکەی دەزانی یعنی حکوومات وتەبێژ نازام هەموو ئەمانە مەم ڕۆژگارە قسە دەکەن بەڵام دەرەنجامی ئەم قسەیە چی دروست دەکە بەو کاتە دەزانی ئەو قسەیە باش بوو یاخود خراپ بوو مەبەستمەوە بوو خدا بۆ مەوعظە حەسەنەی دانا بۆ مجادلە کە ڕەد و ڕەتکاریە و من ئەڵێم و تۆ ئەڵێ فەرمووی بالەتی هي ئەحسەن ئەمجا حەسەنیش نە کەواتە حکمەی کەواتە بانخوازیش ئەبێ ئەوە بزانێ ئەبێ ئەوە بزانێ بە حکمەتیان ئیش بکە بۆیە خدا لە قورئاندا هەمیشە دەفەرمێ وآتيناه الكتاب والحكمة یەکسەر بێ لە حکمت هەبێ لەگەڵ کتابە اینجا ئەگەر ئەمە چاو لە پێغەمبەر بکەی کە تۆوتن من لە جێ پێغەمبەرم لەسەر منبەر درودی خوای لەسەر ئەبێ وەک ئەویش بی پێغەمبەر درودی خوای لەسەر منبەر بەلای کەمەوە
هەر لە ماوەی 10 ساڵەکەی مەدینەیە زیاد لە 500 خوتبەی جومعەی داوە لەگەڵ چەندین خوتبەی تری هەبووە هەر لەسەر مینبەر نەبووە لەسەر ئەوە چۆن وەک سەرکردەیە گوتاری هەبووە وەفدێک هاتووە قسەی کردووە 10 کەسی بۆ کۆبووە خوتبەیەکی بۆ داون جگە لە ڕۆژانی هەینی لە عمریان ناوی خەڵکی نەهێنا هەر ئەی فەرموو ماما بەس باسی سفەتەکان بکەین ما بال ئەقوام یفعلون وكذا وكذا لەسەر مینبەر دەیفەرموو ئەوە بۆ خەڵکانێک هەن درۆ دەکەن خۆشیان بە دیندار دەزانن بۆ ئەوەی بووکە خەڵک بزانێت درۆ خراپە بەڵێ مەڕیواتژی هەیە مامۆستاد بێژی دەما پێغەمبەر چتە سەر مینبەرێ چاوێتوی سۆرد بوون و دەنگیوی گەلک بەرز بوو هەروەکی یێ بانگەشا شەڕێکت کرد یەک فەرموودە هەیە زۆر گرنگە دەست خۆش بێ ئیمامی نەوەوی جوان شەرحی کردو پێغەمبەر درودی خوای لەسەر مینبەری ڕۆژی جومعە تووڕە نەبووە خەڵکی کە کۆ کردوتەوە یەکێک لە کۆکردنەوەکانەوە جابیری کوری عەبدوڵڵا دەیجێڕێتەوە لە سەحیح موسلیم ئەو حەدیثە ئاڵێ پێغەمبەرم بینی کە خوتبەیدا احمرت عیناه ئەڵێ چاوی سوور هەڵگەڕە ئەوجا دەفەرمێ وعلى صوته دەنگیشی بڵند بوو واشتد غضبه زۆریش تووڕە بوو كأنه منذر جيش ويقول صبحكم ومساكم ئەوە وەک تەهدید ئەوە یەکێکە لەو خوتبانەی کە خوتبەی جەیشە يعني ئەڵە صبحكم ومساكم يعني يعني خەتەرێکتان ئەوەندە لێ نزیکە لەوەی بەیانی خەتەرەکە بگا لەوەی ئێوارە بگە ئەوەندە نزیکە یان وەک وێ قسە خەلەکە پێشوو دەمەتە گوتی دەمە ئاشتیەدا تشتێکە دەمە شەڕیدا تشتێکی اینجا با من شەرحی نەکەم با ئیمامی نەوەوی شەرحیکە ئیمامی نەوەوی کە ئەم حەدیثەی دیوە لە صحیح مسلم شەرحی کردووە لە شەرحی صحیح مسلم ئیمامی نەوەوی دەڵێ ئەمەی احمرت عیناه وعلى صوته واشتد غضبه كأنه منذر جيش عليه ولعل غضبه أم توربوني إيرا لبرشي بوا كان عند إنذاره أمرا عظيما لكاتي إنذارا بوشتيكي زور خطر واي كردوا نەک لە ڕۆژی هەینی و لە ڕۆژی جومعەیە و خەڵکەکە دانیشتووە بۆ چاوت سوور بێ بۆچی تووڕەبی بۆچی ئەوە جا ئەوەش بێنە بەرچاوی خۆت کە ئەمڕۆ بڵندگۆ هەیە لە زمانی قەدیم ئەوەی خۆتبە بدا بێ هەر دەنگی بەرزکە بەس ئێستاکە مایکرۆفۆن هەیە جا بێ بۆ سەرەوە خدا بە پێغەمبەر چ دەفەرمێ ولا تكن كصاحب الحوت وبيغمبريكي توڕەی تریشمان هەیە یونسە سەلامی خوای لەسەر خدا دەفەرمێ ئەی محەممەد درودی خوای لەسەر ولا تكن كصاحب الحوت وەکو يونس مبا صاحب الحوت لقب بوشي بو يونس ولا تكن كصاحب الحوت إذ نادى وهو مكظوم كتوربو بربو لتوري توك أو مبا بو أو تشي كردبو أو لقومك خوي توربو بو يخدا القرآن ده فرمي وذنوني إذ ذهب مغاضبا يعني يونس كهاد ولا قومك مغاضبا وذنوني إذ ذهب مغاضبا شون بجي هيشتن مغاضبا وريابا ها قرآن بكسريك شاقوري أقل بي وتايا يعني شون بتوريشو بس كفرمي مغاضبا لبابي مفاعلية يعني قومكي يونس وقومكي يكيان تورا كردوا بس آية قومكي يونسي تورا كرباسي بالنا رد كرد يعني يونس قومكي تورا كردبو أقل بي وتايا وذنوني إذ ذهب مغاضبا بتورا كرابي الروي يعني قومكي تورا كردوا بس خدا فرموي إذ ذهب مغاضبا يونس قومك تورا كردو ما دام قومك خوي تورا كر خواس زايده فالتقمه الحوت وهو مليم بو بجيجي لومي خدا كواته بيغمبر خدا بيونس ده فرمي شون لقومي خود تورابي شون بجيان ديالي نابي ليان تورابي بمحمد ده فرمي درودي خوي لسر ولا تكن كصاحب الحوت إذ نادى وهو مكظوم شو كان الراستي ده توربون بله زور جار ما مستبهانا یا بانک خاز و ملایا اوید وی رنگه یعنی رنگه که حماس دنگی خو برست کن یعنی بهانا وان او چنده کد بجنه اف شوازه پتر کارتیکره السر درونه اوان مروین گهداری بود کن او بهانا که چوایا نه يعني خوي بشوازي كي قشتي منو تو خو هم جمعه شكر بخوا لا خطبه جمعين بله نمان ديوا يعني اما دياردنيه بشوازي لشوازه كان چونك بو مايك پیدا بو لنيو ودا چون دله مايكروفون هل لنيو مزگەوتەکەشدا بوونی هەیە بەڵام بە شێوازێکی گشتی دەنگ بڵندکردن شوێنی خۆی هەیە پێویستەکە یعنی ئێستا من ڕەنگە کێشەکەم لەگەڵ دەنگ بڵندکردنەکەش نەبێ کێشەکەم لەگەڵ ئەوەیە لەگەڵ دەنگت بڵند کرد تووڕابی کە تووڕە بووی وشەکان خراپ بەبێ ئەوتە تۆ لە یوتیوب و ئەوانە تەماشا کە هەندێک کەس لەسەر مینبەرە هەندێک کەس دەبینی مەندی لەسەر و مەلایە بەڵام گەنجن عادەتەنها بە تەمەنەکان وا ناکەن ئەوەی کە مەلایە و گەنجە هەندێک ئەبینی جۆن دەدا قسەی خراپ کە من ناتوانم هیچی بڵێم لێرە
دەسێدات خۆشماوسەی بەڕێز دیسان گرنگە بچنێت ناوا شارین کوردستانیدا و پرسیارە کاتی ئاراستەکردن بۆ بینەرên بەڕێز ئایا هۆکارên تۆڕەبوونی چنە و چارەسەر چییە بوو چۆناتە بفەرمون. ژیانێدا هەر گۆڤەکەم قەرارێکدا بێت و ئەس پێشەمان بوومە دیڤداس لێ زەڤڕی مەڤە یعنی ئەنە مووی مەلسەروی خاڵی کە تووڕە بم یاخود هەڵچوونێکمە بێ لەگەڵ کەسێکە هەرە و دقەیە ئەوە نیە لە دڵی بگرم و بە جۆرە لە جۆرەکان لە دڵی خۆما بێڵمەوە. ئینسان شهادە دەتن شگرە خودێ بکات ئینشاءڵڵا دێ تاخۆری ئینشاءڵڵا وەک بەرێ نۆمنگتن دێ ئەوگەویە تاخۆری ئینشاءڵڵا. چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ تاکە لەگەڵ کۆمەلگا لەگەڵ ئەو باردۆخی کە توی تێدایت. بەس مرۆڤ شێتە خۆ توی وەختیدا بێدەنگ خۆ بێدەنگە چێترە هەموو مینیتن چ بریارە نەدەن. أكيد دينين مش واضح يعني قال يجار ما قرار الدين هو عمل جيب بشتي لحظات احتمالا من پشیمان بوون بۆ خۆشم یەکێکم لەو کەسانەی کە زوو تووڕە دەبم بەڵام لە هەما کاتیشدا زوو سار دەمەوە هیوادارم هیچ کاتێک بە هەموو شتێک تووڕە نەبین لەبەرەوەی هەر سەبەبە و تووڕەبوونێکی خۆی هەیە هەر تووڕەبوونە و ئاستێکی خۆی هەیە بەڵام ئەگەر لە کاتی تووڕەبووندا خێرا بڕیار بدەین ئەکید تووشی هەڵە دەبین و بە خۆشم چەند جارێک لە کاتی خێرایی کە بڕیارمدایە لی پەشیما بمەوە پاش تووڕەبوونەکەی خۆم. جارێکی مرۆڤێکە مەزن ئەم بدەنگی خۆ لێ بلند کردە ناکۆم قاساک لێ گوتیە بەس بیبدەنگێکە بلند مناگوتیە خۆ بێدەنگکە ئەس حەتا بگەڵێ پێشمانە ئەسوی مرۆڤی ببینیم ژە زیاتردارێکی خاصم. لێرەیە کورد قسەیەشی ئەڵێ کە شەڕە کرد بیری ئاشتی بێ بۆ ئینسان کە لە هەر هەڵچوونێکە کە تۆ تووڕابێ ببیر لەوە بکەیتەوە چۆن ڕەتفعلی ڕیاکشنێکە بێ کە سبەی یەقە نەگرێتەوە سبەی بەخرا بەسەرتا نشکێتەوە. گەلێک جۆرە مرۆڤ بڕیارە هەندێکە دەداتن ئەحسابێت مرۆڤی بلندن بەس پشتینگە مرۆڤ پێشیمان بیتن ئەوێ بەرامبەر مرۆڤی مرۆڤ احتیزاری جێ بخوازیت یعنی هەز پێشیمانم بێ ئەندە جۆرە ئەحسابێت مرۆڤی ڕات بن. لە کاتی تووڕەبوون یەکەم شت دەبێت سەبر بگریت هەتا پێم وەکرێت دەبێت ئارام بی هێم بیت لەسەر خۆ بین نابکەینە و ئەوەیە کە کۆنتترۆلی خۆمان لە دەست بدەین لەبەرەوەی تووڕەبوونێک شتی خراپی بە دوای دێ و پەشمانبوونەوەی لە دوایە هەتا بکرێت دەبێت هێم بی و ئارام بیت و لەسەر خۆ بیت. از خود مسئله که شوام قال يجار از توشي با مثلا اعصاب و ادیات بم توشي عندك با ما خود بم از درد کردم چما مثلا پارک که آن مثلا جایی که درب باجری تنفسك یا دريش بود كينود جو يعني جو خوب بگوری اكيد شيء كنترولك. دەستێت وەت خۆش بن بۆ بەشداریەوە و ئاخفتنت وە جان و جێ خوددا بوون و مامۆستا بەڕێز ئەگەر جەنابەتەژی سەرنجدا بیت ئاخفتنەوان بەڕێزانە بێت بەشدار بوون ینی زۆربەیان بەحسەوەی چەندێک کرد کە تۆڕەبوون حاڵەتێکی سروشتیە دەف هەموو مرۆڤێکی دروست بیتن بەڵام دوو سەرنجت گرنگ نافدا بوون ئێک ئەو بوو کە تۆڕەت بین بەڵام زوو پەشیمان بینەوە ئایا پەشیمان بوونی چەند باندۆرەخۆ هەیە ئان چەند گرنگە کە مرۆڤ پەشیمان ببیتەوە. پەشیمانی باشە بەس دەڵێن هەموو هەڵەیەک هەموو هەڵەیەک بە پەشیمانی و داوای لێبوردون عیلاج نابێ وەکو چی وەکو یەکێک هەڵەیەکی فیزیکی بەرامبەر بە تۆ کردووە وەنیە دوالە ببوورە داوای لێبوردنەکەم ئەمە داوای لێبوردنەکە بە وشە بوو بەڵام زیانگەیانەکە بە تۆ مەبلەغێکی گەوری لێ زەرەردای چۆن ئەڵێک قاچی یەکێکی شکان بە ئۆتۆمبیل لی داوە بە داوای ئەمات پێی ناوت تێ داوای لێبوردن ئەوێ بزانی ئەو تووڕەبوونەی کە ئینسان تووڕە دەبێت دەرەنجامی ئەو تووڕەبوونە چ گرفتێکی خولقان ئەو گرفتە چارەسەر کاتەوە چارەسەرکردنی دەرەنجامی تووڕەبوونەکانی بریتە لە داوای لێبوردنی ڕاستەقین. تۆڕەبوونە دەمکی و تۆڕەبوونە درێژخایەن چ جوداکاریەک ناوبەرێدا هەیە؟ بێگومان دیارە ینی تووڕەبوون تا درێژ خایەنتر بێ و تا کاتی زیاتر بەرێ گرفتی زیاتر دەنێتەوە لەبەرەوە چاکە یعنی خۆی لێرە مەسەلەیەک هەیە ینی کورد بە شێوازێکی سەرەکی ینی ئەو حاڵەتی کە باس کرا بەشداربووان دەڵێ ینی زوو تووڕە ئەبی و زوو سار دەبیتەوە بەس آخر لە کاتی زوو تووڕەبوونەکە بڕیارێکە دەی هەنگاوێک ئەنی گرفتێکی گەورە ئەنیتەوە ئەنکۆڤێت چازە نەکەینە بەهانا بژنێت تووڕەبوونە یعنی زوو ساردبوونەوەکە ینی چی یعنیەکە من لە لەحزەیەکا تووڕەبووم یەک جوێنێکی خراپ بە تۆ بدەم دوای زوو سارد بمەوە آخر ئەمە هەر خراپ بوو کەواتە ئەمە قسەیەکی باش نییە ئەمە کاتێک باشە
زوو تووڕەبی و هیچ گرفتێکت نەنابێتەوە هەر ڕەنگە قسەت بە خۆت وت بێ زەرێکت لە خۆت دابێ و دوای خاڵ ئەو باشە بەس تۆ ماڵی خەڵک وێران کەوت و بڵێ زوو سارد بوومە ئەوە سوودیی دەسێتات خوشمامۆستا بەڕێز سەگە بچینە سەر تەوەریخ و بەحساوی چەندی بکەین لەسەر ئاستی گەنج و لاوان تۆڕەبوون خەریکە ببیتە دیاردە تایبەتی نافتەخا گەنجاندا و سنێلەیاندا کە تۆڕەبوون وەک سروشتێکی دەفوان لێهاتی هەر نەشەی دوو ئاختنات گەل بکەی ڕەنگە هەلبچیت و تەسەڕفاتین خراپژی بکەتن ئەوە بچت زەفریتەوە بەڵێ ئەم سەردەما توانی بڵێ جیهان تووڕێ بەێ جیهان بە شێوازێکی گشتی تووڕێ زۆرێک لەو کتێبانێکەوە تازەن و ینی ئەیبینە مەسەرەن بانکاج میشرا نووسەرێکی هندیە کتێبێکی هەیە بە ناوی ئەیج ئۆف ئەنگەر ینی ئێستا لەم کتێبە تازانەی ئەم سەردەما ئەڵێ سەردەمی تووڕێی سەردەمەکە هەمووی تووڕێ نبینی دنیا هەمووی چۆنە بارودۆخ چۆنە و خۆ پیشاندانەکان و گرفتەکان و مەشاکیلەکانی دنیا هەمومانە کەواتە لێرەوە زۆر گرنگە ئەگەدار بین ئێمە هۆکاری تووڕەبوونی خەڵک نەبی مرۆڤ هەر مرۆڤێک نەبێتە هۆکاری تووڕەبوونی ئەویدی چونکە لەوەی یونسەوە سەلامی خوای لەسەر زانیمان وذنونی إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه نتيجة شي بوو فنادى في الظلمات كوتا قروي تاريكي وكوتا قروي نهنقوا كواتا أما چمان بيدالي سزا هەیە ئەو تووڕەبوونەی کە تووڕە دەبی و گرفتێک دەنیتەوە بۆی ئەو تووڕەبوونە سزای هەیە کەواتە هەموو جار سزای دنیاوی بیتن ینی هەر خۆی سزاکەی وادێ ینی بەمانای ئەوە نییەکە ینی سزاکەی ڕاستە خۆ خۆی وادێ ینی هەر کەسێک ئەبێتە مایەی تووڕەبوونی کەسێکی دیکە سزاکەی وەرەی سە نمونەکەت پێ دەڵێمەوە ینی بانکاج میشرا بۆچی دەڵێ ئەم سەردەمە سەردەمی تووڕەبوونە تۆ بڕۆ نێو بازار بڕۆ نێو شەقام بڕۆ لای دوکاندارێک بڕۆ لای شۆفێرێک بڕۆ لای ینی بە بچووکترین شت تووڕەبوون دەست پێ دەکە مەگەر خەڵک لەسەر ترافیک لایتە کوژرێ و خەڵک لەسەر فرێدانی شتێکە کوژرێ و خەڵک لەسەر جۆگەی بەرماڵەکەی ئاوی ئەو فرێداتە بەردەمی ماڵی ئەوە ئینسانە کوژرێ ئەو ئەڵێ مەترێک دیوارەکەی هێناوەتە دەرێ ئەکوژرێ ئەو مەترێک لەو نزیک بۆتەوە ئەکوژرێ ئەو چۆتە نێو دەغڵودانی ئەوەوە ئێکاکە ئاژەڵ چییە؟ ئاژەڵ چۆ نێو دەغڵودانی فڵانەوە یخۆ خۆی نەچووە تۆ بۆ خۆیە کوژی وەنیە یعنی ئەم ڕووداوانە چ بێ دەڵێن دەڵێ کۆمەلگا لە بارود دەروونێکی مۆلەقدایە مۆلەق ئەوەی کە پێ دەڵێن ئینگلیز کریتیکال ئەوەی کە پێی دەوترێ قەلق ئەم بارە دەرونیە مۆلەقە بە کوردی ئاوای لێدێ ینی حاڵەتێکە هەر ئەوەندەی ئەوێ پوشکێک بچێتە سەری و بە دیوەکەی ترا بکەوێت کەواتە بێ زۆر وریابین ئەبێ زۆر وریابین هاوژینەکان یەکتر تووڕە نەکەن ئەبێ زۆر وریابین هاوڕەکان یەکتر تووڕە نەکەن ئەبێ زۆر وریابین حکوومەت خەڵک تووڕە نەکە ئەمانە هەموو ینی هەر کەس لەو ئاستەیە نەبێتە مای تووڕە بوو چونکە گرفت دروستە بێت جا لەبەرەوە ئێستاکە ئەگەر تەماشاکەی جۆری بیرکردنەوەی ئەم سەردەمەش بیرکردنەوەیەکی تووڕەیە چۆن دەزانی بیرکردنەوەی تووڕێ چونکە هەڵسوکەوتەکان کە دێن هەڵسوکەوتێکی تووڕەن هەڵسوکەوتێکی تووڕە دێتە ئاراوە ئەو دەبینی تۆ سەیری خۆ پیشاندانەکانی عێراقە خۆ پیشاندانەکانی لوبنانکە یعنی چی لە دەبینی دەبینی سەرۆکی لوبنان کە دێتە سەر تەلەڤیزیۆن قسە دەکا دەڵێ هەتا ئێوارە بۆ خۆتان لەوێ بن ئەو خراپتری کرد ئەو قسەیە خەڵکەکەی تووڕەتر کرد بۆ ئەو کاردانەوەی دەبێ مەسلەیەکی فیزیاییە بۆ هەموو کارێک کاردانەوەیەکەیە یەکسانە لە بڕدا پێچەوانەیە لە ئاراستەدا کە لە بەغدا وایان پێ دەڵێن خراپتر دەبن ینی تونتر دەبن کەواتە ئەمە چمان پێ دەڵێ پێمان دەڵێ وریابین لەم باسە اینجا ئەوەی کە تۆ گوتت گەنجی ئەم زەمانە ینی چونکە فەرقی هەیە لەگەڵ گەنجێتی زمانی من و تۆ من سێری خۆم دەکەم لە 10 ساڵی و ڕۆژنامەم خوێندوتەوە کە عەرەبیم زانی و ڕۆژنامەکان لە هەفتاوە سەورە و جمهوریە و قادسیە و العێراق و ئەلف با و هەرچی شتێ لەم عێراقە دەرچۆ خوێندومەتەوە بەڵام هەر ئەوە هەبوو لە عێراقە هەر ئەوە هەبوو کە ئەم خوێندەوە هەمووی چیتیانوسی و حکومەتی عێراقی ئەڵێ عێراق باشە عێراق خۆشە عێراق وایە عێراق وایە ئیتر خۆ باسی وڵاتێکی ترمان بۆ ناکە یەک کەناڵ هەبوو لە عێراقە شتی تری پێمان نیشان نادا هەر شتە ناخۆشەکان جوانتر پێشەوەتوان نەبوو ئافرین کەواتە ئەو کاتە چی بووم گوڵای شکر بۆخوا بەستنی وڵاتی ئێمە باشە و ئیسراحەت دانیشتوینە بزانە گەنجی ئەم زمانە چۆنە گەنجی ئەم زمانە جیاوازە لە ئێمە یەکەم گەنجی ئەم زمانە گەنجی تەواوی دنیا کە لە 150 نیوەی دنیا ڕەنگە زیاتری گەنج بێ گەنجی ئەم دنیاە هەر هەمووی کۆنێکتە بە یەکەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگەی ئینتەرنێتەوە لەبیتە لە ئەڵلقەی پێشوو گوتم تا ساڵی 91 ینی لە ساڵی 91 یەک سایت هەبووە لەسەر ئینتەرنێت لە 2019 1 ملیار و 710 ملیۆن سایت جارجەوەرە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانی دیکە و ئەکاونتەکان و پەیجەکان بزانە چی دروست دەبێت کەواتە گەنجی ئەم سەردەمە ئاگای لێیە تۆ هەرچە پێشی بڵێ ئێمە وەزعمان باشە پێی بڵێ ئێمە وەزعمان لە زۆر وڵاتی دیکە باشترە
ئەو نمونەی تر دەبینێ نمونەی جوانتر دەبینێ کەواتە گەنجی ئەم زمانە پێیان دەڵێن گەنجی هەموو دنیا جاران قسەیەکە و دەوێت کرێکارانی جیهان یەکگرن ئێستا گەنجانی دنیا یەکیان گرتووە گەنجانی دنیا یەکیان گرتووە دەزانن لە سەرتاسەری دنیادا چی ئەگوزارێ شت بۆ یەکتر دەنێرن ئاگایان لە یەکترا هەواڵ بۆ یەکتر دەنێرن دەزانن مافەکانی گەنج لە وڵاتانی تر چییە بۆیە ڕازی نابێ پێی بەڵام بەدل کە وعی و هوشیاریە لە دەفگەنجی دروستکرد بووچیت بیتە مای تووڕەبوونێ ڕاستە کەواتە بەراورد دروست دەبێ کاتێک کە بەراورد دروست دەبێت دەڵێ من یەک جار دەژیم گەنجی فلانە وڵات بۆچی لەو بارودۆخە دەژێ من بۆ لەم بارودۆخە ناژێم گەنجی عێراق دەڵێ ئێمە وڵاتێکین دووەم احتیاتی نەوتمان لە عالەمە هەیە من بۆ ئاوا بژێم فەڕەنسا بۆچی وابژێ بەریتانیا بۆچی وابژێ ئاوا دەڵێ بەراورد هەر کاتێک گەنجەکە وەکو گوتم گەنجی دنیا هەموو یەکیان گرتووە هەموو ئاگایان لە یەکە هەموو پەیوەندیان لەگەڵ یەکدایە لە ئەنجامدا نمونە بۆ یەک دەنێرن نمونونەکان دەبینن بەراورد دەکەن کاتێک کە بەراوردی کرد لە ئەنجامی بەراوردەکە خۆی وانەبینی تووڕە دەردەچێ ئەمە خاڵێکی وریە گەنجی ئەم زمانە زمانێکی هاوبەش دەیان بەستێتەوە بە یەکەوە گەنجی ئەم زمانە زۆرینەی زۆری ئینگلیزی دەزانن ئینگلیزی بۆتە زمانی سەرەکی دنیا لە ڕێی زمانێکی جیهانیەوە کە زمانی ئینگلیزیە گەنجان لە یەک تێدەگەن لە یەک تێدەگەن و قسە دەگۆڕنەوە نامە دەگۆڕنەوە ماچ دەگۆڕنەوە ئاگاداری یەکترن کەواتە ئەمەش خاڵێکی تازەیە خاڵێکی تر لەو حاڵەتە ئەوەیە کە یعنی کە بەراوردەکە دروست بوو گەنجی ئێستاکەش بە شێوازێک لە شێوازەکان چۆن دەڵێ خوێندەوارە ینی جگە لەوەی ینی چۆن دەڵێ یعنی گەیەکێک ئەڵەن ئەڵەن فڵانە کەس بۆ کاری نییە جاران هەمووت کاکە نەی خوێن شەهادەی نییە و لە ئیبتیداییەوە دەرچوو قسەیەکی وهابوو بەس گەنجی ئێستا سێرەکە دکتۆراشی هەیە بێکارە ماستەریشی هەیە بێکارە بەکەلۆریۆسشی هەیە بێکارە ئەو کاتچی ئەو کاتە گرفتێکی تر دروست بوو کەواتە ئەم بارودۆخەی دنیا گۆڕاوە کە گۆڕاوە دەبێت حکوومەتەکان لە زمانی گەنجەکان تێبگەن دەبێت حکوومەتەکان لە زمانی ئەم گەنجانە تێبگەن تاوەکو بزان چییە ئەم بارودۆخی ئێستا لە عێراق ڕوونادا لە لوبنان ڕوونادا ئەوە دوو لە هۆنگکۆنگ ڕوونادا لە زۆر وڵاتی دیکەی دنیا ڕوویداوە بەس ئەوەی لە بیری بێ بەم شێوازەی عێراق و لوبنان لە ساڵی 2012 لە بەریتانیا و لە فەڕەنسا و لە یۆنان و لە ئیتالیا بەشی زۆری ئەوروپای گرتەوە ئەم شێوازە کە خەڵک بێتە سەر جادە و دابنیشێ و خێمە هەڵدا لە ئەوروپا کەی ڕوویدا لە 2012 حاڵەتێک بوو وڵاتەکان زۆر ترسان دەوڵەتەکان زۆر ترسان تەنانەت سەرۆگۆزیرانی یۆنان و ئیتالیا دەستیان لە کار کێشایەوە نەیانتوانی بەرگەی ئەو خۆپیشاندانە گەورە بگرن چیتر لەگەڵ یەکە کۆبووە ئەو کات دێڤید کامیرۆن سەرۆگۆزیرانی بەریتانیا بوو 2012 لەگەڵ سارکۆزی فەڕەنسا لەگەڵ مێرکل ئەم سەیە کۆبوونەوەیەکیان کرد گوتیان ئەمە چییە گەنجێک لە ئەوروپا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە بەریتانیا بە تایبەت بەریتانیا دەستیان کرد بە شکانی دوکانەکان و دەستیان کرد بە پەلاماردانی دەم و دەستگاکەن ئەو چی بوو گوتیان ئەمە هۆکاری زۆر سەرەکی ئەمە بریتێ لە چی نەبوونی مافی ئەم گەنجانە نەبوونی کار بۆ ئەم گەنجان ئەوتەل vêra مامۆستا دوو نمونی جیاواز جەنابێتە ئاماژە پێدا نمونەکی ڕۆژهەڵاتە ناوین کە گەنجی تووڕەیە کە بەراوردی دکەتن و نمونەکیش ئەوروپا کە مافێتوات هاتینە پاراستن و زەمانکردن ئەری بووچی هەردوو هەت تووڕە نەفسی حالت ئەوەی کە ئەوروپا گوتم بێکارەکان بوون نەوە گوتم سارکۆزی و کامیرۆن و مێرکل گوتیان ئەم سنفە خۆ هەموو ئەوروپا دەرنەچوە ئەم سنفەی کە دەرچۆ پەلامارەدا و یعنی ئینتیمای بۆ بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیان نەماوە پەلامارەدا دیراسەیان کرد سێریان کرد هۆکاری زۆر سەرەکی بێکاریە ئەلێرە قسەیەکیان داهێنا ئەم قسەیەکە دایانهێنا من کاتی خۆی لە 2012 کردم بەنووسین لە گوڵان هەیە قسەیەکیان داهێنا گوتیان ئێمە لە نێو هەموو وەزارەتەکانی وەزارەتێکمانێ پێی دەڵێن وەزارەتی ئابووری یان وەزارەتی دارایی و ئابووری وانە مێرکل و کامیرۆن و سارکۆزی گوتیان لەمە و دووە بۆ دامرکانەوەی تووڕەبوونی گەنجان و نەهێشتنی بێکاری بەس نییە وەزارەتێکمان هەبێ بە ناوی وەزارەتی ئابووری لە ئابووری حکوومەتەوە ئەبێ بڕۆین بۆ حکوومەتی ئابووری بڕوانە گوتیان لە ئابووری حکوومەتەوە بچین بۆ حکوومەتی ئابووری یعنی بێ حکوومەتەکەمان هەموو 12 وەزارەتەکەی ئابووری بێ هەر 12 و 15 وەزارەتەکەی و 20 وەزارەتەکەی بێ لە خزمەتی ئابووریا بێ چونکە گەل ئەو کاتە لە حکوومەتەکەی ڕازیە ئەو کاتە گەل لە حکوومەتەکەی تووڕە نابێ کە نانی هەبێ نان ئازادی ئاسایشت بەتەنیا نابێ ئازادی بەتەنیا نابێ نانیش بەتەنیا نابێ نان و ئازادی و ئاسایش سێ چەمکی زۆر سەرەکین کە خوددا لە قورئان ئەطعمەهم من جوع ئامنەهم من خوف
فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة. هر چوار آياتك اللي يك بدا چی دەرەچێ؟ نان ئازادی ئاسایش. بله کەواتە مامۆستا بەڕێز ینی gelê Kurd wek gelekê dêrîn û dîrokeka dîr û dirêj heye yani ev hemû zilm û sitema li vî gelê Kurd hatiye kirin çend kartêkirin ser mentalîtî û hizirkirina takê Kurd heye wek genç û tora bibîtin. ڕاستە تووڕەبوونێک کە ڕژێم بۆی دروست دەکردین چۆن وەڵاممان دەدایەوە لە ڕێی پێشمەرگایەتی لە ڕێگەی هەڵگرتنی چەک بەرامبەر بە ڕژێم ئەوە داگیرکارە وانە ئێستا کە حکوومەتی خۆتە کە داوای مافەکانی خۆتەکەی هەمیشە دەڵێم ئەمە یاریگایەکە لە نێو یاریگادا کاتێک کە یاری دەکەین وانە لە بینی حکوومەت و لە بینی گەلدا هەر کەس داوای مافی خۆی دەکا و ئەوش داوای ئەرکی خۆی دەکا حکوومەت داوای ئەرکەکانی دەکات لە خەڵکیش داوای مافەکانی دەکا ئەمە ڕێک وەکو دووتی بواە کە یاری دەکەن لە نێو یاریگایەکدا لە نێو ئەم یاریگایەدا لە ئەنجامی ئەم دوو حاڵەتەوە ململانەیە فاوڵ دروست دەبێ فاوڵ دروست دەبێ کەواتە لایەک لە لایەک فاوڵ دەکا دەڵێم فاوڵیش ئاساییە بەڵام یاریگاکە وێران نابێ بکەین بینیوتە ئێستا لە یاری تۆپی پێ جەماوەری هەر تیپێک ئەگەر کورسی شکان و یاریگای تێکدا و ئەوەی کرد ئیدی تا 20 یاری تا 30 یاری جاری وایە هەندێک جار ساڵێک هەندێک جاریش 5 یاری 6 یاری بە پێی زیانەکان دەڵێن ئەو یانەیە دەبێ بەبێ جەماوەری یاری بکە چونکە زیانی گەیان بە یاریگە کەواتە من چی دەڵێم نیشتیمانی خۆمان حکوومەتی خۆمانە بەڵام ئەمە دەبێتە مایەکی داواکاریەکانمان دەبێت لە ڕێگەی یاساییەوە بێ لە ڕێگەی دیموکراسیەوە بێ لە ڕێگەی ئەو چۆن دەڵێ بڕگانەوە بێ کە یاسا ئەو مافانی پێداوین بەڵام جارێکی دیش ئەو بڵێمەوە دەبێ ئەو بڵێمەوە لەگەڵ ئەوەی کە ئینسان داوای مافەکانی دەکا باشتر وایە پێش ئەوەی داوای مافەکانی بکە تۆ مافەکانی داوێ ئەبینی چۆنە بۆیە خوددا بە ئێمە کە دەڵێ خوددا بە ئێمە دەڵێن نوێژ بکەن لەبەر ئەوە نییە ئێمە نوێژەکەین یعنی داوای شت لە خوددا بکەین لەبەر نوێژەکە نا خوددا پێش وەختە شتی پێداوین وآتاكم من كل ما سألتموه ئەوەی لە ناخی ئێمەدایە يعني وەکوەکو ئینسان هاتنمان وجودمان حیات و پێدانی ژیان بە من بە تۆ لەسەر ئەم ئەرزە خوددا پێش وەختە ژیانی پێداوین ئێمە لە بری ئەو ژیانە سوپاسی داوا ئەرکاشمە بکەن بەڵێ ئێمە سوپاسی دەکەین نوێژ سوپاسکردنی خوددایە شکری خوددا دەکەین لەسەر ئەوەی کە ژیانی پێبەخشی کەواتە کاتێکە ئەڵێن دەستور ئەوەیە پەیوەندی نێوان تاک و دەوڵەت ئەبێ دیاریکە جا لە باسەکە دوور نەکەمەوە بڵێ ئەگەر ڕاستە خۆ بچینە سەروی چەندی مامۆستا بەڕێز چونکە تەوەری دوماهیە خەڵکەمە بەحسا چارەسەریە ئەم چاوە بکارین کۆمەڵگەهەکە هێمن و ئارام بەرهەم بینین و دروست بکەین و جەوەک و کەشێکی ئارامدا دوورش تۆڕەبوونی بشین گەورەبوونی مناڵەکان ساکارە لە ماڵە زارۆک و مناڵ کە تووڕە دەبن بە شتێکی زۆر کەم ئەتوانی تووڕەبوونەکەیان کەم بکەیتەوە شتی بچووکیان بۆ کڕی بەس ئەگەر لە ماڵدا باوکی یا دایک تووڕەبێ گرفتە چونکە ئەمە بە ئاسانی حل نابێ بڕۆ سەرکەوە یعنی ئەگەر چۆن دەڵێ حکوومەت تووڕەبوو ئەگەر گەل تووڕەبوو ئەمە زۆر خەتەرە کەواتە ئێمە بزانین ئاستەکانی تووڕەبوون دیاریکەین ئێمە ئێستا قسەمان لەسەر ئەوەیە ئەگەر وەکو تاک قسە بکەین وەکو تاک گرفتمان نییە وەکو تاک ئەوەیە کە خوددا پێمان دەڵێ ئێمە باوەڕمان بە خوددایە کە باوەڕمان بە خوددا بوو خوددا پێمان دەفەرمێ والکاظیمین الغیظ یعنی تووڕەبوونەکانتان قوت دەنەوە قوتی بنەوە لە ناختانە بمێنێ بەس ئەڵێ آخر قورسە آخر ئەفەرمێ والعافین عن الناس ئەمەیە ئەبێتە مای ئەوەی کە تۆ لە خەڵک ببووری وانە ئەلێرەوەیە کە تۆ دەرەجەی محسین وەردەگری ئەو دەرەجەی وەردەگری کە خوددا خۆشی دەوێ بەم کارە کەواتە ئەمە لە ڕووی پەروەردەی ئاینیەوە دەتوانین وا بڵین خوددا ئەو کەسانەی خۆش دەوێت کە تووڕەبوونەکانی خۆیان لە ناخی خۆیاندا دەهێڵنەوە و نابێتە مای ئەوەی کە گرفتێ دروستکە یان خوددا دەفەرمێ وئیذا ما غەضیبوو ئینسانی باوەڕدار چێن ئەوانن کە ئیذا ما غەضیبوو وئیذا ما غەضیبوو ئەگەر تووڕەبوون هم یەغفیرون لێبوردن لە عینی وەختیشە کەواتە گرفت دروست ناکەن نافەرمێ وئیذا ما غەضیبوو هم ينتقمون تۆڵە دەکەنەوە نا هم یەغفیرون تووڕەشە بەڵام لە عینی کاتە هیچ زیانێک ناگەینێ دەفەرمێ عیباد الرحمانی ڕاستەقینە چێن وئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئەو جوێنی پێدەدا ئەو لەسەر هیچ مشت ئەمانە هەمووی لە ڕووی پەروەردەیە بۆیان باشە وتم پێغەمبەر درودی خوای لەسەر کەیەکێ دێڵە یا ڕەسوڵڵا ڕێنمایم کە فەرمووی تووڕە مەبە وتی ڕێنمایم کە وتی تووڕە مەبە وتی ڕێنمایم کە فەرمووی تووڕە مەبە پێغەمبەر فەرمووی لەیسە الشەدید بالسرعة سرعة يعني شدید ئازا ئەو کەسە نییە کە مصارعە بکە و خەڵک دا بە ئەرزە ولكن الشديد من يملك نفسه عند الغضب کەواتە ئێمە بۆ ئەوەی صفەتی ئینسانی بەهێز ئەو کات من و تۆ بەهێزین کە
کە خۆمان بگرین لە کاتی تووڕەبوونا گرفتێک نەنینەوە گرفتێک نینەوە جوێن بە خەڵک نەدەین ئەمە مەسلەیەکی گرنگە هەر ئەوەیە کە پێغەمبەر فەرمی وئیذا غەضیب ئەحەدوکم فەلیەسکوت لە کاتی تووڕەبوون بینێرانیش باسییان کرد بەشدار بوون لە کاتی تووڕەبوونا بێدەنگ بی ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی ئەگەر تووڕە بووی بە پێوە بووی فەلیەجلیس با دانیشێ ئەگەر دانیشتوو بوو بە ڕاکشێ بۆی چەندێک تەرکیزەوەی سەروی حاڵەتی لەسەر ئەو حاڵەتە بێ لەسەر ئەو حاڵەتە بێ جاوا لە 2011 ئەوانە بابەتێکم نووسی بۆ پەرلەمانتاران بە دانیشتنەوە قسە بکەن بینیم لە پەرلەمانی کوردستان بە پێوە قسەیانە کرد خولەکانی پێشوو دوو خولی پێشوو بە پێوە قسەیانە کرد هەڵەسانە پێوە قسەیانە کرد تووڕە ئەبوون دەنجیان بڵند دەبوو دوای تووڕە بوون کە تووڕە بوون دەبیان بۆ یەکتر تێگرت بابەتێکم نووسیوە 2011 نووسی تایتڵەکەی تەماشاکە نووسراوە بە دانیشتنەوە قسە بکەن بۆ پەرلەمان نووسراوە لاپەڕی پەرلەمان بوو لاپەڕە حەوت ئەو کات ئیتر ناڵێن بە قسەی منیان کردیانە بەڵام ئەزانم دوای ئەوە پەرلەمان بە دانیشتنەوە قساکە لەو کاتەوە ناتوانم بڵێم بە قسەی منیان کرد بەڵام من ئەوم نووسی بوو بارحاڵ جا مەبەستم لێرە ئەوە بوو کە زۆر گرنگە لەسەر ئەم بابەتە کە دنیا ڕووداوەکان خێرا دەڕۆن ڕووداوەکان خێرا دەڕۆن پەیوەندیەکانی مرۆڤ خێرا بووە حکوومەتەکانیش بە ڕۆتینی جاران ئیش بکەن حکوومەت بەڵی ئاڵێن هەنێڵێن گەنج سەریعە گەنج سەردەمەکە سەردەمی سورعەیە خواردن بۆتە فاست فود گەنجیش سەریع بووە حکوومەتەکانیش بەڵیئن لەسەر خۆن حکوومەتەکان نابێ کەواتە لێک دۆبڕان دروست گەل بۆتە کەروێشک و حکوومەت وەکو چی ساڵ ناتوانێت ئەم بە یەک ناگەنەوە کەواتە زۆر گرنگە لەگەڕ سەردەما حکووماتیش ئەبێ ڕۆتین نەهێڵێ ئەبێ حەلەقاتی زائیدە بە عەربی پێدەن بە کوردی پێی دەڵێن ئەڵقە زیادکراوەکان لە دام و دەستگایەکە بە یەک هەنگاو ئیشەکەت بڕوا بە بە ئینتەرنێت بڕوا باوەکو دووبەی بە حکوومەتی زەکی بە حکوومەتی 24 ساعتی تەبێ سعات سێ شەو معاملە ئەەکەیت و معاملەکەت ئەڕۆ ئەبینی کەواتە شەرت نییە دەوام هەر ئەوەندە بێ ئەوە تا وڵاتانێکی وەکو ئیمارات گەشتنەوە ئەو حاڵەتەی حکوومەت نەک زەکیە نەک زیرەکە نەک ئەلکترۆنیە 24 ساعتی بێ 24 ساعتی ئەو کاتە حکوومەت باری چووکە بێت دەوام نابێتە 8 ساعات و 9 ساعات کەواتە سەردەمی سورعەتە خواردنی سەریعە وانە گەنج سەریع بووە پێویست بەوە دەکا نەک حکوومەتی ئێمە هەموو حکوومەتەکانی دنیا شەشتا پێویستیان بەوەیە کە ئەڵقە زیادکراوەکان لابن بۆ ئەوەی خەڵک تووڕە نەبێ بۆ ئەوەی تووڕەبوون لە نێو کۆمەڵگەدا نەبێ چەمکێک یانکو مەفهومێک مامۆستا تێگەهێک هەیەت ناوە تەخە دینداریدا کە بێژیتن تووڕەبوونا من بۆ خودەیە ئایا تووڕەبوون بۆ خودێ چەند باندۆر هەیە چەند گرنگی هەیە تا بڵێ پرسیارێکی زۆر باش بووە بۆیە باسی یەکەم چۆن لە بیرم چوو بە عەرەبی بە زانای کورد دەڵێن محەممەد سەعید ڕەمەدان البوڵتی خۆی بە ئێمە بە کوردی چی پێ دەڵێن بە ڕەحمەت بێ کوشتیان شەهیدیان کرد لە ڕۆژاوە ئێمە پێی دەڵێن محەممەدی کوڕی مەلا سەعیدی مەلا ڕەمەزانی بۆتانی ئەو چ دەڵێ ئەو قسەیەکی جوان دەکە دەڵێ هەندێک کەس دەڵێن من لەبەر خوددا تووڕەم لە تۆ کاکە ئاخر ئەڵێ ئەبێ پێوەرێکمانە بە چوزام لەبەر خوددا تووڕی ئەڵێ هەر کەس کە گوتی من لەبەر خوددا تووڕەم با خۆی تاقی کاتەوە نمونەیەک دێنێتەوە ئەڵێ کەسێکم دەناسی بۆی جێڕامەوە کە خۆی تاقی کردبووە و توبی وەڵام من بۆم دەرکەوت لەبەر خوددا تووڕە نیم من هەر لە خۆمە ئەڵم لەبەر خوددا تووڕەم وتی بۆم برادەرەکەم گوتی لەبەر خوددا تووڕە نیم چۆن خۆی تاقی کردەوە وتی محەممەد سەعید ڕەمەزانی بۆتانی گوتی برادەرەکەم پێی گوتم گوتی کە لە پەنجەرەی ماڵەکەمەوە ڕەمەزان بوو لە پەنجەرەی ماڵەکەمەوە تەماشای شەقامەکەم دەکرد ئەم بینی خەڵک دەڕوا جگەرە دەکێشێ و ڕەمەزانیشە هیچ هەستم بە تووڕەبوون ناکرد بۆ چونکە خەڵکەکەمەدی بۆ خۆی ئەڕوا بەس کە ئەچوومە سەر شەقامێکە بەرامبەرم بەهاتە جگەری بچێشای لێی تووڕە دەبووم بۆم دەرکەوت ئەوە لە بەرامبەری من جگەرە دەکێشێ من تووڕەبوونەکەم بۆ ذاتی خۆماڵم بۆ لە بەرامبەری من جگەرە دەکێشی بەڵام کە لە پەنجەری ماڵەکەەوە تەماشام دەکرد هیچ تووڕە نابووم چونکە ئەمزانی بۆ منی نییە کەواتە ئینسان عاقڵەکان ئاوان بە ناوی تووڕەبوون لە پێناوی خوددا زۆر غەڵەتە بەس پێغەمبەران دەتوانن لە پێناوی خوددا تووڕە بن چونکە دەزانن چۆ حەقە و چۆ ناحەقە من و تۆ چەند کەس هەیە ئێستا بۆم دەجێڕێتەوە منش برادرم هەیە برادرم هەیە بۆم دەجێڕێتەوە دەڵێ مامۆستا عەبدوڕەحمان سەردەمی خۆی من چەند تووڕەبووم لە خەڵک ئەمون لە پێناوی خوددا ئێستا خۆم ئەو کارانە دەکەم چونکە زانیم ئەو کارە هیچ خوددا تووڕە ناکات تاوەکو من لەسەری تووڕەبووم دەڵێ من لە نەوەتەکان تونڕەو بووم ئێستاکە میانە ڕەوم ئەو کادوام دەزانی ئەو کادوان دەزانی بۆیە ئینسان چونکە حەقیقەت نازانێ گوناها بڵێ من لەبەر خوددا لە تۆ تووڕەم تۆ توزانی حقیقت خوددا لەو کەسە تووڕێ ئەو بەسکاری پێغەمبەران دەستێتت خوش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بین ئینشەڵڵا بووان هەموو پەیوەند زێڕین و پرجوان بەڵێ بینەرین بەڕێز سوور سپاسیەوەژی دکەین هێویامە ئەوە مەشیاویتن خزمەتەکە بەچیک پێشکەشی وین بەڕێز بکەین هێویامەوە هەموو کەشێکی ئارام و هێمن دابژین و دەروونێکی ئارام هەبیت و
دووربین ال تۆڕەبوونێ زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەت ماندی بوون تا دومایە خەڵکی ببینم خێر و شاد.